بۆچی زۆرێک لەو ئامارانەی کە لە دادگاکان هەیە ئەو خێزانانی کە لە تازە پرۆسی زەواجیان کردووە لە ماوەی ساڵێک بۆ 5 ساڵ لەم بینەیە ئەوانە زۆرتر جیا دەبنەوەلەوەی کە کەسێکی بە ئاموانی کە تەمەنێکیان لەگەڵ کردووە کە لەوایە ئەم جیلەی ئێستاکە بە دیتن و بە بینین و بەشێکیانیش ئەسڵەن بە خۆشەویستی زەواجیان کردی بۆچی ڕێژەکە لە ناوەمانە زیاترە؟ بەڵێ مامۆستا کاتێک کە سیر دەکەی یەکێکی تر لە هۆکارەکانی جیابوونەوە بەڕاستی تەمەنێکی بچووکە و ئەزمونێکی کەمە لەو وارەدا بۆ نمونە ئەمڕۆ سەتەلایت و بە تایبەتی تر سۆشیال میدیا کە بۆتە ئەوەی کە زاڵ بێت بەسەر دڵی گەنجانماندا کە لەم شتانەدا ئەوە دەبینێ یەکسەر پرۆسی هاوسەرگیری بچووکە کاتەوە تەنها لە یەک خاڵ کە ئەویشیان دیارە ئارەزوو شەهوەتە کاتێک کە شەهوەتەکە زاڵ بوو بەسەر ئەمانە یەکسەر قەراری زەواجەدا کاتێک کە بینی پرۆسی زەواج زۆر لەو بابەتە گەورەترە یعنی ئەنجاتی ئەگات لەو کاتەدا کە ئەم بارە بارێکە بارێکی کەمی قورسە ئەرکی سەرشانە بەڕاستی زۆر لەوە گەورەترە یعنی ئەو ئەکا زەواجەکەی پرۆسا هاوسەرگیریەکەی بۆ ماڵ و مناڵ نەکردووە یعنی بۆ بنیاتنانی ماڵێکی جوان لێک تێگەیشتنێکی جوان لە پشت یەکبوونێکی باش لێک تێگەیشتنێکی چاک نەکردووە بۆ مناڵ نەیکردووە بۆ چییە بۆ شەهوەتە ئارەزوو شەهوەتیش کاتێکی کەمە بەڕاستی یعنی کاتیە کە تێپەڕی ئەو کەسەوەکو بێزاریەکی لێدێ ئەزمونیشی نییە بۆیە ئەمانە وای لێدێ ئەو 5-6 مانگەی کە لەگەڵ یەکتردا بێزار دەبێت لە ژیان چونکە ئێمە باسمان کرد کە قۆناغەکانی ژیانی هاوسەرگیری پایە سەبر قورس دەبێت بۆ لەبەرە ئەوەی کە ئەو کاتە دەبێتە خاوەنی مناڵەکە پێویستی بە بژێوی ژیانە بە پەروەردەکردنە هەموو ئەم بابەتانە دێتە پێش یەکێکی تر لەو خاڵانە مامۆستا دەمەوێت کە زۆر گرنگە ئەویشیان دەمە بۆڵێ و عینادیکردنە لەسەر شتێکی بەسیط تۆ ئەزانی خێزانەکانی ئەمڕۆ زۆرینیان ئەم گرفتیان هەیە یعنی عینادیکردن لەسەر شتێکەوە ئیلا ئەبێ کە قسەکەی ئەو بچێتە سەر تۆ ئەزانی ئێستا زۆرێک لەوانە لە قسەیەکی زۆر عیناد و ناخۆشەیە بۆ نمونە پیاوێک هەر بە قسەیەکی خۆش بە هاوسەرەکەی ئەڵێ بەنیازم هاوسەری دووەم بێنم ئەویش دەڵێ وەڵڵی ئەگەر تۆ بیهێنی دەبێت ئیلا من تەلاق بدە یعنی ئەوەندە ئینکار لەسەر ئەوەی کاکە پێی بڵێ تەلاقم بدە یان ئافرەت پیاوی وا بگوتیتی مامۆستا ئافرەتەکەم پێی گوتم ئەگەر پیاوی تەلاقم بدە یعنی ئەمانە بەڕاستی گاڵتەکردن بەعقڵیەت یاخود گرژی دەمارەکانی پیاوا دەکات کە جاری وەها بەو شێوازیە یعنی مامۆستا ئەسڵە سۆحبەتێکەوەش دەستی پێ بەتاکید دوای لاتوە مامۆستا جاری وا با نمونەیەکت بۆ باس ئێستا کەیسێکی تەلاق هەیە نوێ ئەم کەیسە بابۆت باسکەم بەڕاستی من بۆ ئەوەمە زیاتر بە چاوڕوونی بۆ خوشکانی بەڕێزمان بۆ برایانمان بە هەمان شێوە بۆی لە ژیانی هاوسەرگیریاندا تۆکمە و لێزان بن و ئاتەکەیتی لێزانینی باشیان هەبێ لێرەوە کەیسێکی تەلاق هەیە بڵێ ئەمە چییە پیاوێک کوڕێک ژنی هێناوە لەگەڵ ماڵی باوکی بووە من زۆر جار دەڵێم بەڕاستی ئەمڕۆ زروفەکەی وایە حتا بۆت دەکرێت تۆ ماڵت بە جیابێ یعنی لەبەرەوەی دوو ئافرەت بەیەکەوە ئێمە لە ئەزمموی ڕابردوودا بینیمانە نەحاوێنەوە پێکەوە پێویستە کە ئەوانە ماڵی جیان هەبێ لێرەوە چوونە چی کردیە ئەو پیاوە خێزاندارە لەگەڵ ماڵی خۆیدا بووە ئەم بووکو خەسووە دەمەبۆڵەیەکیان بووە ها ئەوە هەیە لە نێو کۆمەڵگەی ئێمەدا دوای ئەوەی کە ئەم پیا و ئەم ئافرەتە ماڵی خۆیان جیاکەنەوە لە شارێکەوە ئەچن بۆ شارێکی تر وای لێدێکە قسەی نەبێت لەگەڵ خەسووی بووکەکە بۆ لەبەرەوەی پێشووتر دەمەبۆڵەیان بووە دوای چەند ساڵێک ئەم خەسوەی نەخۆشە بێ کوڕەکە دیارە هامۆشۆی هەیە بەڵام بووکەکە نا یعنی کوڕەکە چێتەوە بۆ ماڵی باوکی بەڵام ئافرەتەکە ناچێت بۆ ماڵی خەسووی دەڵێ زۆر نەخۆشە ئەم پیاوەیە تەکلیف لە ئافرەتەکە دەکا دەڵێ ئافرەت دایکم زۆر نەخۆشە حەز دەکەم کەت پەیوەندیەکی پێوە بکەیت و شەیتان بەنالەت بکە و تا ئەو شتەکە ڕۆیشت و ئەتۆ تەلەفۆنێکی بۆ بکە تەنها بڵێ سەلام عەلەیکم مامۆژن یادایە خی گەورە شیفات بدا کەفارەتی گوناحە ئیشاڵڵا هیچی تر مەڵێ تەنها ئەوە دەڵێ وەڵڵا مەگەر بەخەون ئەم قسەیە ببینیت یعنی ئەمە بە پیاوەکە در تۆ دەبێت لە بەرخاتری پیاوەکەت بیکەیت دوای ئەوە چەند جارێکی تر تەکلیفی لێ ئەکا پیاوەکە زۆر نەرمە بەڵام هەر نایکە دوای چەند ڕۆژێک دووبارە تەکلیف سێبارە تەکلیف ئەو ئافرەتە نایەتە ژێربات تا کۆتاییەکەی دەڵێ وەڵڵاهی ئەگەر لەسەر ئەم بابەتەی تۆ باسی ئەەکەی تەلاق بدرێ من ئامادەریم کە تەلەفۆن بۆ خەسووم کەم کە لە تەندروستی بپرسم دوای چەند هەفتەیە کە ئەم خەسووە وەفاتەکە زۆر نەخۆشە ئەم پیاوە زۆر دڵگران و حەزین و ئەوانە ئەبێت یەکسەر ئەچێتەوە بە هاوسەرەکەی دەڵێ ئەوە دایکم وەفاتی کرد لێرەوە تۆ خێزانی منی ئەوە من 3 بە 3 تۆم تەلاقدا جاری دووەم دێتەوە دەڵێ هیچ توو ڕەش نیم ئەگەر مامۆستایەکی ئاینی بڵێت لە توو ڕەبووندایەک تەلاقەکەوێت و یان ئەمە چاک دەبێتەوە ئێستا تووڕەنیم ئەوە ئەگەر نەکەوت بێت جاری دووەم ئەوە هەر 3 تەلاقی تۆم کەوت بێ 3 بە 3 ئەم ئافرەتە تەلاقەدا تۆ ئەزانی ئەمە ئافرەتە پەیوەندیەکە ئەڵێ مامۆستا ڕێگەیەکم پێ بڵێ من ئامادەم
تۆزی بنپێی ئەم دایکە ماچ بکەم بە جارێکی تر ئەم پیاوە بگەڕێتەوە ژێر سێبەرمان تو ئەزانیت ئێستا هیچ چارە نییە تۆ تۆزەکە بە ماجمەکە لە بەرەوەی تازە ئافرەتەکە وفاتی کردووە بەڵام تۆ پێشووتر بە یەک تەلەفۆنی تەنها چەند چرکەیەک ئەتوانی کە کۆتایی بە گرفت و بە کێشەکە بێنیت لێرەوە ئەم عینادیە مەبەستم لێرەدا ئەوەیە کە تۆ کار لە کارترازاگرەیەکە بە پەنجە ئەتوانی بیکەیتەوە بۆچی وای لێ بکەی ئەوە بە زەحمەت بێ بە چەند خەڵکێکی تر بۆتان نەکرێتەوە بەشێکی زۆری مامۆستا کێشە خێزانیەکانیش بەو شێوازن لە شتە زۆر بچووکەکانەوە دەست پێ دەکەنەوەی کەوە بینیوتانە بە دڵنیاییەوە یا ئەمە ئەو شتێکی بچووکە یعنی مامۆستا عیمران لە تەلەفۆنێکی چەند چرکە کە تەنها بڵێ خوا شیفات بدە لەبەر دڵی مێردەکەت ئەوە بکە یعنی تۆ کە مادەم ئەم پیاوەی خۆ دەوێ مناڵەکانی خۆت ئەوێ لەبەر خاتری پیاوەکەی خۆت دایکی شت بووێ ئەگەر ناچیت بۆ لاشی تەکلیفێکی گەورە نیە پێت ئەڵە یەک تەلەفۆن بکە لێرە ئەم عینادیە ئەمڕۆ لە نێو خێزانەکاندا باوە مامۆستا یعنی زیاتر گرفت و کێشە خێزانیەکانی ئەمڕۆ بەو شێوازەی لێ هاتووە یعنی عیناد لەگەڵ یەکتریدا بێمنت لەگەڵ یەکتریدا ئەم شتانە کەشی خێزانی لەبار بردووە زۆر عەجیبم بەوە دێ من زۆر جار بەو هاوسەرانە دەڵێم کە تۆ بۆ نمونەیەکت با پێ بڵم ئەزانی ئافرەت پەیوەندی کردووە ئەڵێ چی ئەڵێ مامۆستا وەڵی پیاوەکەم خیانەتم لێ ئەکا ئەگەر بێت و منیش خیانەتی لێ بکەم وەک ڕەتفەعل و تۆڵە لێکردنەوە گوناحەکە بۆ ئەوەیان بۆ من وتم دە باشە دەی جارێت تۆ چۆن ئەزانی کە خیانەتت لێ ئەکا بینیوتە نەوەڵڵا ئەی چی بۆ وەڵی مامۆستا زۆر خەریکی تۆڕی کۆمەڵایەتیە تۆ ببینە ئەم بێمتمانەیە یعنی جاری وە بە حکمی ئەم خیانەت زەوجانەی کە ئێستا ڕووەدا لەگەڵ یەکتری بۆ نمونە پیاوەکە خیانەتەکە خیانەت زەوجیەکە هیچی قەی بە هاوسەرەکەی خۆی نییە بە ئافرەتەکە بۆ لەبەرەوەی لەگەڵ ئافرەتێکی تردا زۆر بە سەهل و توانیوێتی دەستی پێ بگاڵێ دەبێ ئەو ئافرەتەی منی جوانە بێ ئەمجا جاری وایە ئافرەتەکە خیانەتی زەوجی لە پیاوەکە ئەکا بە هەمان شێوە ئەمیشتی قەی بە پیاوەکەی خۆی نییە بۆیە وای لێ دێ کە ئەمانە زۆر بە ئاسانی بە سەهلی کێشە و گرفت بۆ یەکتری دروستکەم بۆیە زۆر جار پێیان ئەڵێم با بە کێ لە ڕابردوودا ئێوە سەیری بکەن چێتان بینیوە لە گرفت و کێشە و نەهامەتی و ناخۆشی دروستکردن بۆ یەکتر سوودی بینێ بێ ئێوە ئەزانن لە تەگیەک دانیشتن بەیەکەوە چایەک خواردن هەموو سەرۆت و سامانی ژیانی دنیا دێنێ ئێوە ئەزانن زمان پاراوی دڵخۆشکردنی یەکتری گفت و گۆ و خەندە باراندن بەرامبەر بە یەکتری جوانترین دەستپێکی ژیانی هاوسەرگیریە و هەروەها دەتوانێت ئەم ئاسوودەیە بۆ دڵتان بێنێت کە بەڕاستی ئەمڕۆ غیابە لە نێو دڵی هاوسەران و دەبینیت کە ئەمڕۆ بە حکمی ئەو شتانێکن جا مامۆستا لێرە من دەمەویست کە یەکشت بڵێم تۆ زانی ئەم ئاەتە جوانەی کە ئاماژە بەوە ئەکا لە قورئانە بۆ خێزانەکان ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا چی لتسكنوا إليها چی يعني لێرە سەکینەت یعنی پاڵپشتیکردنی یەکتر لە پشتبوونی یەکتر و هەروەها ئارامی بۆ یەکتری سەکینەت نواندن لەگەڵ یەکتریدا ئەنجا لە پاشانچی مەوەدەتە و ڕەحمە یعنی خۆشەویستی و لە پاشانیشدا ڕەحم و بەزەی ئەم سێشتا نییە بۆیە من دەمەوێت لێرە یەک فەرمودەی پێغەمبەری خوای تێدا باس بکەم عەلەیهی سەڵات وسەلام کە ئەمڕۆ وەکو ئەوەیە کە ئەمڕۆ بەیانی یعنی ئێستا گوتوێتی بەیانی بۆ ئەو کاتەی ئێستا ئەوەندە عەجیبە دەڵێم شەیطان وەکو بڵێ ڕاخەر و شوێنی خۆی لەسەر دەریا و بەحرەکاندا ڕاخستووە شوێنکەوتوانی خۆی پەرد کردووە بۆ ئەوەی کە خراپە بڵاو بکەنەوە ئەو کەسانی کە خراپەیان بڵاو کردوێتەوە ئەچنەوە خزمەتی شەیطان دەڵێن وەڵا ئێمە ئاوامان کردو ئەو خراپەیەمان بڵاو کردەوە لە نێو کۆمەڵگەدا و دەڵێت تۆ هیچت نەکردووە بەڵام دەڵێ کەسێک دێ دەزانی من چوم لە بینی دوو کەسا یەخەی دوو کەسم گر کە هاوسەر بوون وازم نەهێنا حتا کو لە یەکتریانم جیا کردەوە دەڵێ شەیطان لە خۆی نزیکە کاتەوە و هەروە دەستخۆشی لێکە دەڵێ ئەوە کاری چاکەیە کە کردوتە بۆیە پێغەمبەری خوا ئەفەرمی عەلەیهی سەلام لە ئێمەنی ئەو کەسی کە ژن لەبەر چاوی مێردی بخە کە مێر لەبەر چاوی ژن بخە لەبەر چی لەبەر ئەوەی بەڕاستی ئەهەمیەتی زۆر گرنگ لە ژیانی خێزان لە ئیسلامدا بە ژیانی خێزانی دراوە بۆ ئەوی تۆکمە بن باش بن لەگەڵ یەکتریدا لەبەر ئەوە گوتمان بەڕاستی قیمەی تەندروستی کۆمەلگا لە چاکبوونی خێزانە دەست خۆش